4 ڕۆژە لە سیستەمی ئەلکترۆنی فۆرمی خۆراک دەتوانرێت منداڵی خوار تەمەن 12 ساڵ زیاد بکرێت. پارێزگای هەڵەبجە لە عێراقدا وەک یەکەم پارێزگا ئەو خزمەتگوزاری بۆ کاراکراوە، بەڵام ئەویش لە کۆمەڵێک کێشە و گرفت کە ڕوبەڕووی هاوڵاتیان دەبێتەوە بێبەش نییە. سیستەمەکە سیستەمێکی زۆر باشە لە مەسلحەتی هەموو خەڵکە، بەڵام کەمێک کێشە و مەشاکلی ئەویش بۆ مناڵانەی کەەوە بڵێن تەمەنیان لە خوار 30 ساڵە تۆزی ئیزاژن بۆ ڕسم گرتنەوە شتانە. شێوازی کارت و پارێدانەکەی تۆزەویش ئیزاژەیسا من حالێن تەلەفۆن بۆ برایم کردووەکەوە ژمارە بانقی ئەو وەرگرتووە، ڕاستی خۆ ژمارە بانقی منە حالێن تۆویش تۆزە کێشە و مەشاکلی بۆ دوورسەکەەوە. بەڕێبەری بەڕێبەرایەتی ڕێخستنی پسوڵەی خۆراکی هەڵەبجە دەڵێت کێشەی پارەدان بە شێوەی کارتی بانکی، گرتنی وێنەی منداڵ و ئەوانەی خاوەن پێداویستی تایبەتن یان ڕوخساریان بە هەروە کارێک شێواوە کێشەی سەرەکی بەردەم پرۆسەکەن. هاوڵاتێکی ئاسایی ئەبێ بڕێن ناو داغڵی بەرنامەکە بین، ڕەمزی بەرنامەکە زۆر جار کێشەوەی من دۆستەکە هاوڵاتەکە لای نییە، ڕەمزەکەی وەرەگرین نووسینی ناو بەشی خزمەتگوزاریەکە، بەڵام ئەوی کە گرفتی سەرەکیە وێنەگرتنی مناڵەکەیە. دوای ئەوەش شێوازی کارتبانکەکە کە پارەکەی لێ ئیداعاکرێت، چونکە بەشی خزمەتگوزاریەکان بە پارەیە تەبەن ئەوەی کە پێشتر هەبوو تەحدیسی فۆرمەکە خۆڕایی بوو، هاوڵاتی وێنەیە گرت و دوای ئەوە بە ئۆتۆماتیکی ئیشەکەی بۆ کڕیت کێشەی جینەوە، بەڵام ئێستا پێویستی بە پارەدانە و معاملاتێکیش بە مناڵەوە بیگرە هەتاوەکو نەقڵ یا زەواج یا هەر معاملاتێکیکە کە نەکراوەوە ئێستا تەنها ئیزافەکردن کراوەتەوە هەموو داواکاریێکی 6,000 وێت، ئەم 6,000ەکەش لە ڕێی کارتبانکەوەی داعاکرێت. بۆ زیادکردنی هەر منداڵێک سیستەما ئەلکترۆنیەکە 6,000 دینار وەردەگرێت، بەڵام ئەوەش کێشەیەکی دیکەیە و ڕێژەیەکی زۆری هاوڵاتی کارتی بانکیان نییە. ئێمە لای خۆمان ئەوەی کە کارتمان هەیە ئەتوانین کارتەکان بەکارێنین بۆ ئەو هاوڵاتیانەی کێن و بڵین کارتیان نییە، کارتی خۆمان بەکارێنین وەکو شخصی دیان خۆیان ئەتوان کەسێکیان برایەکیان هاوڕێیەکیان یان لە بازاڕی شاهرەتوان بیکەن، بەس گرنگەوەیە لە ڕووی ڕسوماتی حکومی و کۆمپانیاکەوە کە بڵین سیستمەکەی دامەزراندووە هەمووی 6,000 بۆ هەر یەک نەفەر. تا ئێستا زیاتر لە 2000 کەس لە هەڵەبجە داواکاری زیادکردنی منداڵی لە سیستەمەکە پڕ کردوێتەوە. ئاشکراژ نییە پاش پارێزگای هەڵەبجە چ کاتێک لە پارێزگاکانی دیکە خزمەتگوزاریەکەی فۆرمی ئەلکترۆنی خۆراک بۆ هاوڵاتیان کارا دەکرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.